تا دێت بازنەی ناڕەزایەتی فەرمانبەران بەرفراوانتر دەبێت لەبەر دواکەوتنی موچەکانیان. بە جۆرێک لە ئێستادا لە بەشێک لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی نێو شاری سلێمانی زۆرینەی فەرمانبەرانیان سەرباری بایکۆتی پیشەکانیان چوونەتەوە ماڵەوە. دوو مانگە موچەمان وەرنەگرتووە، مافی سەرەتایی خۆمانە کە لە کاتی خۆیان موچە وەربگرین، چونکە هیچ کەسێک داوام نەکات. پزیشکان دایمە داوام مەکردن، درێخیان نەکردووە لە کارەکانیانە بەجددی و هەموو کاتێ داوامان کرد بە شەو بەڕۆژ کێشەمان نەبوو، لە کات عوتڵە بە عوتڵە نەبێمە داوامی خۆممان کردووە لە پێناو خزمەتی نەخۆشەکانمانە، بەڵام ئێمە ساترین مافمان موچەیە. کارمەندانی تەندروستی لە گوزەرانێکی خراپتان خەڵک هەیە دوو مانگە معاشی وەرنەگرتووە چ لە حدود دەوامەکە لە قەزایەکی تر دەوامەکە، پاری پاسی پێنیە، پاری هاتووی پێنیە. ئێمە قۆناغی یەکەم داوامان لە بەرپرسانی تەندروستی کردووە ئیدارەکان مەخەولکەن یارمەتی ئەم مۆزەفانە بن بە تایبەتی ئەوانی کە گوزەرانیان زۆر خراپە. دوو بۆ ئەوانی تریش دەوام کەم بکەنەوە، یعنی بەدەستێک لەگەڵ هاوڵاتیان نابن کە خەڵکی فەقیر و هەژار بەچی نەکەوێت بەدەستێکیش ئەم مۆزەفانە کە موچەیان پێنیە تەسهیلاتی دەوامیان بۆ بکرێ لە کۆتا تا کۆتایی هەفتە و بەڵێنانی کە دراوە. ئەگەر نا لە سەرەتای هەفتەی داهاتوو بەڕاستی ئێمەش هەتوانین تا ئەوەندە تەحمل بکەین، بە دڵنیایی ئێمەش بایکۆتەکەین. بەتەنها فەرمانبەرانی فەرمانگە حکومەکانی ناو سلێمانی نین داوای موچە دەکەن، بەڵکو لە بەشێک لە شار و شارۆچکەکانی سنووری پارێزگاکە و بەشێک لە فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیانیش بۆ داواکردنی دابەشکردنی موچە و پێدانی شایستەدارایەکانیان بایکۆتی پیشەکانیان کردووە کە هەندێک لەو فەرمانگانە شوێنی هەستیار و وابەستی ڕاستەخۆی ژیانی هاوڵاتیانن، وەک نەخۆشخانەکان و فەرمانگەکانی دابەشکردنی ئاو. دۆخی موچەخۆران لە سفرە، لە ژێر سفریشە، بەڕاستی زۆر خراپە. هەمانە کرێخانووی لەسەر هەمانە نەخۆشی هەیە. من بۆ خۆم بە دوو موچە نەتوانم مانگێکی ئەو دوو مانگە بەڕێکەم. ئەی کەسێک 400,000 و 300,000 هەبێ چۆن دەتوانێت ئەو دوو مانگە بەڕێکە؟ لە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕابردووەوە بەشێک لە فەرمانبەر و کارمەندانی ژمارەیەک فەرمانگە و بەڕێوەبەرایەتی لە سنووری پارێزگای سلێمانی سەرباری وەستاندنی کارەکانیان گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە و داوا دەکەن هەرچی زووە موچەکانیان پێ بدرێت، بە پێچەوانەوە هەڵوێستی تونتر دەگرنە بەر و ئەنجامی ڕوودانی هەر کارەساتێکی نەخوازراویش دەدەنە پاڵ حکومەت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.